خۆشەویستانم سڵاوتان لێبێت و بە خۆشحاڵی و بەداوامین لە پێشکردنی پرۆگرامەکەمان و درێژە پێدانی گفتوگەمان لەگەڵ ڕۆشن بیرکرد ئاراس فەتاح کاکە سڵاوی دەبێت جارێکی تر سپاس دەکەم. فەرموو ئەتوانی وەڵامی پرسیارەکە بێتەوە. بەڵێ لە ڕاستیدا دینی ئیسلام دینداری مڵکی ئەم هێزە سیاسیە ئیسلامیانە نییە، بەڵکو مڵکی هەموو کۆمەڵگایە و لەبەر ئەوە ئەم دیناش پێویستی بە ڕێکخەرێک نییە کە پەیوەندی نێوان ئینسانەکان و خوددا لە ڕێگای ئیسلامی سیاسی و ڕێک بخرێت، بەڵکو ئەوە پەیوەندی بە ئینسانەکان خۆیانەوە هەیە چەشنی دیندارەتیان کە چۆن پەیوەندیەکانی خۆیان لەگەڵ خوددادا ڕێگەخن. مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەیە هەر یەکە لەم پرۆژە دینیانەی کەەوە ئەوە خودت هێزە سیاسانی لە دنیای ئێمەشا هەیە و یاخود لە دنیای دەرەوەی ئێمەشا هەیە. پرۆژەی جیاوازی دینی هەیە، واتە چەشنێک لە جیهانبینی دینی ئیسلامی لەناو خودی ئەم پرۆژەیەدا نییە، وایە خۆت ئەوی پێ دەوترێت پرۆژە ئیسلامی سیاسی. بۆیە زەحمەتە باز لەوە بکەین کە یەک چەشن دنیا بینیمان هەیە بۆ دین لە دنیای ئێمەشدا و یەک چەشن یەک هێزی کۆمەڵایەتیمان هەیە کە تعبیر لە ئەتوانێت پەیوەندی نێوان خوددا و ئینسانەکان لە ڕێگای ئەم هێزە سیاسیەوە ڕێک بخات. کێشەی ئەساسی دەسەڵات لە چی هەیە؟ بەڕای من کێشەی ئەساسی لەوەدایە کە ئەگەر تەماشای وابزانم بڕگەی یەکەمە بڕگەی هەژدە لە بەندی یەکەمی بەیاننامەی مافی مرۆڤ با بڵێن مافی جاری مافی مرۆڤ بکەین، باز لە چیەکە؟ باز لە ڕێز لە دیندارەتیەکە وای خۆت جیاوازیە دینیەکان، ینی کێشەکە لەوەدایە تۆ ئەبێ ڕێز لە ئاین بگریت وەکو ئەوەی کەوا کەس بۆی نییە ڕقی لە ئاینێک ببێتەوە، کەس بۆی نییە ڕێگە لە ئاینە ئایندارێ بگرێت ممارەسەی ئینی خۆی بکات، مافەکانی خۆی بکات. لێرەوە تەنها ڕێگایەکە بۆ پاراستنی ڕاستەکەی پاراستنی مافە دینیەکان بریتی لە چی؟ بریتی لەوەی کەوا ئێمە ئەو پەیوەندیە لە ڕێگای ئەو جارمامەیەوە ئێمە ڕێکی بخێن، واتە ئەوەی ئێستا لە مەترسیدایە بە بڕوای من ئیسلامی سیاسی نییە لە کوردستاندا، بەڵکو ئەوەی لە مەترسیدایە لە ڕاستیدا ئازادی بیر و ڕایە و ئەم چەشنە پێشنیازانە خنکاندنی ئازادی بیر و ڕایە، ئەم چەشنە پێشنیازانە بریتی لە کوشتنی پلۆرالیزمی کۆمەڵایەتی کۆمەلگا و پشتنی هەموو چەشنێک لە داهێنانی ئەدەبی و هونەری و هەموو شتەکانی تر. بەمانایەکی تر ئەمە ئەوە بڵێم ئەمڕۆ لە ڕێگای جۆرە پرۆژانەوە کە پیرۆزی پێشکەشە، ینی پیرۆزی بکات بە پیرۆزی ئاینی ئەگەری زۆر مەترسیدارترمان بۆ دروست دەبێت کە ئەویش ئەوەیە کە پیرۆزیەکانی ترچی لێ دێ، پیرۆزی قەومی و پیرۆزی نازانم کۆمەڵایەتی و پیرۆزی ئەمانە هەر هەمووی پیرۆزی جیاوازن. ئایا کۆمەلگای ئێمە پێویستی بەوە هەیە هەمیشە دەمکوت بکرێت لەبەرەوەی کەوا پیرۆزیمان هەیە و یا خۆت پێویستی بەوە هەیە کەوا لە ناو گفتوگۆیەکی کراوەی ڕوبەری گشتیدا گفتوگۆیەکی کراوە بێ لە ڕێگای ئەرگومنتی عەقلانی و لە ڕێگای ئەرگومنتی نۆیترالەوە بەبێ تەبعاً بریندارکردنی مافی بەرامبەر بەبێ ئایا مافێکی دینی بێ وایە خۆت مافێکی ئەلمانی بێت وایە خۆت مافێکی ملحیدی بێ بتوانین لەگەڵ یەکتریدا گفتوگۆ بکەین. کێشە لەوەدایە ئەم جۆرە بیرکردنەوانە ئامانجی بریتیە بە پلەی یەکەم لە داخستنی هەموو ئازادیەکی قسەکردن، لە داخستنی هەموو قسەکردنێک لەسەر دین خۆی، دین هەڵگەری هەموو ئەگەرێکی کولتوری گەورەیە. ینی ئێمە ئەبینین ئیسلام وەکو ژیارێکی گەورەی ئینسانی تەماشای بکەین، زیاد لە تەوژمێک و زیاد لە چەشنێک تەفسیر و زیاد لە قوتابخانەیەک و زیاد لە ڕاوێکردنێکی هەڵگرتووە. هەندێک لەم ڕێڕەوانە دەشێت لە لای لە هەندی ڕێبازی تر ئەگەری ئەوە بێت کە کوفری کردووە، بەڵام تەفسیرە بۆ ئەوان.
مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەیە لە تەماشای هەموو ئەو وینانە بکەیت ئەو فترە زەمانیە بکەیت کە ئێمە تیاژین شتێکی وایتیان نیە تاکە شتێک کەواتیایە بێت ئەبێ ئێمە ڕێز ئەنی لە دنیای مۆدرندار ڕێز لە دین بگرین و ڕێز لە دین مانای ئەوەیەکەوە هەروەکو چۆن ڕێز لە نەتەوەکان ئەگریت یعنی تۆ نابێت کەس ئینت پێ بکات یانەت بکە لە بەرەوەی کوردی وایە خۆت یەزیدیت وایە خۆت موسڵمانی ئەمانە دەبێت لەم ئاستەیە بە بڕوای من ڕێک بخرێت وەرەوەکو چۆن لە مافی جاڕی با بڵێن جاڕی مافی جیهانیدا دەیبینینەوە بۆیە مەترسی ئەمە لەوەیە لەوەدایە کە مافی ئازادیمان ئەکوژێت لە قسەکردن مافی ئازادیمان دەکوژێت لە داهێنان بە تایبەتی داهێنانی هوەری ئەوە بدەبی مافی قسەکردنمان ئەسڵەن لەسەر ڕاوەکردنی دین خۆی دەکوژێت بەڵێ لەچێک لە پاساوەکانی ئامادەکردنی ئەم پرۆژە یاسایە بۆ پەرلەمانی کوردستان و یەکێکیش لە پاساوەکانی دەرکەوتنی دیاردی تۆندڕەوەی ئاینی بە شێوەیەکی گشتی ئەوەیە کە سوکاتی بە پیرۆزەکانی ئاین دەکرێت و تەجاوز دەکرێت لەسەر ئەم سوکاتیانەوە ئەم پرۆژە یاسایە کۆتایی بەم جۆرە مامەڵەکردنایەنێت تۆ پێت وایە تا چەندێکم پاساوە پاساوێکی لۆجیکیە ئەم پاساوە نەلۆژیشیە وەنا ڕاستە وەنا دەتوانێت تەحملی ئەرگومنتێش عەقلانی بکات لەبەر چەندین هۆکار لەبەرەوەی کەوا ئەگەر ژیارێکی گەورەی وەکو ئیسلام تەحملی ئەوە نەکات ئینسانێک کە دەشێت وەکو قسەیەکی ئەکا بە تێکست و هەڵەیەکی گەورە ئەکات بەرامبەر بەم دینە یەکسەر ئەمە بکەی بە یاسا کە تاکو ئێستاچیە شتی وا لە دنیای ئێمە نەبووە و پێ بە ڕێگای ئەماوە ڕێگە لەوە بگریت کە ئینسانێک هەڵەیەکی کردووە ئەی باشە ئەم دنیای ئێمە ئیسلامیە کە پێی دەوترێت پڕێتی لە لەبوردەیی پڕێتی لە تەسامح پڕێتی لە پێکەوە ژیان کە وەکو باس دەکرێت ئەمانە چی لێ هات و لە هیچ لەیەکی ئیمپراتۆرەتەکاندا دەشێت وەکوتم ئەمەندەی پڕێتی لە ڕای جیاواز و هەندێک جار زۆر مەترسیدار لە هەندێک بۆ هەنێ مەدەرەسی تر بەم شێوە تەحمل لەگەڵ نەکردەوە بەمانایەکی ترەمە ئەو بڵێم ئەوەی پێویستە لە دنیای ئێمە لە ڕاستیدا یاسای پیرۆزکردنی ئاین نییە چونکە یەک ئاینمان نییە لە کوردستاندا دوو یاسای پیرۆزکردن هەر مەفهومێکی زۆر ئیشکالێت ئامێزە چونکە لە دنیای مۆدێرندا هەموو شتەکان چەشنێک لە چەشنەکان بمانە نەمانێت ڕێژەیە و تەفسیر و هەڵگری تەفسیر و ڕاوەکردنی جیاوازە سوئالی ڕئیسی ئەوەیە کەوا کۆمەلگای ئێمە ئایا دەتوانێت یاسایەکی هەبێت کە ڕێز لەم پێکاتانە بگرێت واتە ڕق نەبێت بەرامبەر بە دین ڕق نەبێت بەرامبەر بە ئاینزاکان ڕق نەبێت بەرامبەر بە ئێتنیەکان وارۆکو چۆن ڕاسیزم دروست ئەبێت ئەمانە شتی گرنگن بە بڕوای من کات دەشێت قسە لەسەر بکەین و دەشێت ئیشی لەسەر بکرێت بەڵام ئەوەی کەوا لەم ڕێگایەوە پاساو بدۆزینەوە بۆ ئەوی کەوا ڕێگر بێت لەوەی کەوا خراپین کراوە بەرامبەر بە پیرۆزی مەترسیدارە لەبەر چی لەبەرەوەی کەوا دنیای گفتوگۆ داخات کۆمەلگایە دنیای گفتوگۆی داخست دنیایەکی داخراو دەبێت بگومان یەکێک لەو چەمکە هەرە بنەڕەتیانی کە لە دنیای تازە و پێشکەوتووە ئەوەیە کە ئاینۆکو بابەتێکی گشتی کۆمەلگاوە دەگیرێ وەکو بابەتێک بۆ تۆژینەوە کە هەموو کەسێک بە جیاوازی فکری و جیاوازی تەنانەت ئاینیش ئەو مافی ئەوە هەیە لەسەر هەر بابەتێک لەسەر ئاینێک تۆژینەوە بکە بەڵام بە میتۆدی زانستی و بە پرەنسیپە زانستیەکان لە دۆخێکی لەم شێوەی هەرێمی کوردستانە هەیە بە تەسەوری تۆ گرنگە چی بکرێت بۆ ڕزگارکردنی تۆژینەوە ئاینیەکان لەم هەیمەنە گەورەی تونندڕەوی ئاینی لە کوردستانە ئەم پرسیارەی تۆ ڕاستەکەی کتێبێکی کارل یاسپەرسی فیلسوفی ئەڵمانی بیرە خاتەوە کە لە دوای جەنگی جیهانی دووەمانی ساڵی 1949 وابزانم بە ناوی بنەما و ئامانجەکانی مێژوو نووسەتی لەم کتێبەدا ئەم فیلسوفە دێت پێمان دەڵێت کە لە نێوان ساڵانی 800 تاوەکو 200 پێش زاین سەرەتاگرنگەکانی دین و فەلسەفەی ئینسانی دروست دەبن واتە
لە هندستان هین دروست ئەبێت دوو بزوتنەوەی ریفۆرم دروستە بێ وەکو یانیزم ئەوەی وەزان بە عەرەبی جانیەی پێدەوترێ لەگەڵ بودیزم بەولاتر ئەڕۆین ئەچین بۆ چین لە چین کۆنفسیۆنم دروستە بێت لەگەڵ داویزم وەزان بە عەرەبەکەی دەبێت ئەڵتاویە شتێکی وای پێ دەڵێن زۆر ئەکید نیم ببوورە بەس داویزم بە مەناینەکەی بڵێن زەنەسەکەی لە غەربە باسەکرێت و پێشتر ئەلبەتە ئەگەر بچین بۆ ناوچەی خۆمان با بڵێن ڕۆژهڵاتی ناوەڕاست تالمودی یەهودیمان هەیە و لەگەڵ زەردەشتیمان هەیە و لە تەنیشت ئەوانەوە فەلسەفەی گریشیمان هەیە ینی یۆنانیمان هەیە ئەو دەڵێت ئەم ماوە زەمەنیە فکری بەشەری ئینسانی فکری ئینسانی توانیوێتی بگاتە بەرزترین پلەی خۆی کە ئەمڕۆ ئینسانی مۆدێرن لەسەری خۆی بینا دەکات واتە ئێمە بەبێ ئینسان ژیاری ئینسانی ئەم دنیای کە تایە دەژین تەنها ئیسلام نییە بە کورت و مختصرەکە ئەمەوەی بڵێم بەڵکو زیاد لە دینێکمان هەیە و زیاد لە فەلسەفەیەکمان هەیە زیاد لە ئاینزایەکمان هەیە هەر لە ناو خودی ئیسلامدا چەندین ئاینزا و ئێتجاهاتی جیاوازمان هەیە سوالەکە لەوەدایە بگەڕێنەوە بۆچی بۆ ئەوەی کەوا ئەم دنیای خۆمان بە شێوەیەکی علمی ئیشی تیا بکەین من وەستەکەم ئەوەی کەوا پێویستە بریتێ لە سێشتی زۆر گرنگ یەکەم ئیشکردن ئیکی زۆر جددی لەسەر پرۆژەی ڕۆشنگەری چونکە پرۆژەی ڕۆشنگەری بە زۆر لاوازی زۆر بە سەقەتی ناتۆتە ناو دنیای ئێمەوە بەبێ پرۆژەی ڕۆشنگەری ناتوانین بەڕاستی لە دینی شتێ بکەین پرۆژەی ڕۆشنگەری بریتی لە چی بریتی لە گەڕانەوەی ڕێز بۆ ئینسان ینی ئێمە کە لە غەربە کە دین لە دەوڵەت جیاکرێت لەسەر چه ئەساسێک لەسەر ئەساسی ئەوەی کەوا ئەو دوو باڵە دینیەی کە لە جێ غەربە ساڵانی ساڵ لەکتریان پۆش لەسەر ئەوەی کەواژێشیان کاتۆلیکە ئەو تریشیان ئیفانگێلە چیدی تەنها دینێک دنیای ئێمە ڕێک نەخات تەنها دینێک ئاینزایەک نەڵێت من حقیقت لە لای منە و ئەو خودایی کە من هەمە ئەتوانێت ئەبێ خودای تۆش بێت دەشێ ئاینزاکان بتوانن لە تەنی شەکتریەوە بژین بەڵام لە ڕاستیدا تەنها توان لە تەنی شەکتریەوە بژین و ڕێز لە یەکتری بگرن ئەگەر دەوڵەتێکی دەستوریمان هەبێت و ئەلمانیش بێت و ئەلمانیا یانی چی وەکووتم پرۆژەی فرێدانی دین نییە بۆ دەرەوە وەکو هەندێک لە ئیسلامی سیاسی لێرە ئەوەی دەکات پرۆپاگەندەی بۆکات بە پێچوانەوە ئەسڵەن ینی دین لە شوێنی خۆیدایە دین ڕێزی لێ دەگیرێت دین پێکهاتێکی سەرەکی ناو کۆمەلگایە و ئەتوانێت ئیشی خۆی بکە بە ئازادانە بە شێوەیەکی تر ئێمە پێویستیمان بەم دەستگایە هەیە تاوەکو بتوانین مافی ئینسانەکان ڕێزی ئینسانەکان بە هەموو ئیتجاهە دینیەکانیانەوە بە هەموو ئیتجاهە ئایدۆلۆژیەکانیانەوە بە هەموو ئیتجاهە با بڵێن بەرژەوەندیە کۆمەڵایەتیە جیاوازەکانەوە بپارێزرێت باشە کاک ئەراس ئیشێک لە خاڵە گرنگەکان لە مێژووی مامەڵەکردنی خۆرئاوا لە مەسەلەی ئاینە بریتە لە ڕۆتی ڕێفۆرمی ئاینی و ڕێفۆرمی ئاینی لە خۆرئاوایە خاڵەشی هەرە گرنگی تەحول بوو لە ئاینێکی مطلقگەرای توندەوە بۆ ئاینێکی تا ئەندازەیەک پلولارێز کە جیاوازی ئاینەکان قوبول بکە بۆ دنیای ئێمە لە هەلومەرجی ئێستای دنیاە پاش ئەوەی کە ئەوروپا چەند سەدەیەک تێپەڕیەوە بەسەر دەرکەوتنی دادە ڕیفۆرمی ئاینە من ئەپرسم ئایا ئێمە پێویستمان بە ڕیفۆرم خوازێکی وەکو مارتن لۆسەر و کاڵڤنە یان پێویستمان بە فەیلسوفێکی وەکو کانت و سپینوزا و ئەوانی دیکە لە ڕاستیدا پێویستیمان بە هەموو ئیتجاهەکان هەیە وەکو بە شێوەی علمی ئیشی لەسەر بکەین ینی من لەرەدا نامێ میانگەر بم بە پێچوانەوە من بۆ خۆم ئینسانێکم تاسەر ئێسقان پێ قەناعەتم بە ئەلمانیەت هەیە و بەڕای من ئەلمانیەت بریتیە لە پێشکەشکردنی جوانترین فۆرمی پێکەوە ژیان لە نێوان گروپەکان و ئینسانەکان و نەتەوە و
تەنانەت دینەکان و ئاینزاکانیشدا هەر ئەوش ئەتوانێت زامنی ئەوە بکات کە بتوانن ئەمانە لە شێوەیەکی پلوڕالی یەکتری بژین ینی دیندارێک لەگەڵ ئین بە ئیمانێکە تەنجێکتەوە بژی هەمان مافیشی هەبێت بەبێەوەی کەوا یەکتری برینار بکەن چونکە کەسێکی کە هەیە داوەریەکە لە بینیانە و کەس هەر کەسە هەڵناسێ بە ئارەزوی خۆی مافی خۆی وەربگرێت وەکو لە کۆمەلگای ئێمە بەداخەوە ئەم کێشەیەمان هەیە مەبەستم چییە ئێمە بێگومان ینی ئەگەر پێویستیمان لە ڕاستیدا گەڕانەوەی بۆ یۆنانیەکان پێویستمان بە ئەڕستۆ هەیە پێویستیمان بە ئەفلاتۆن من پرسیارەکەم بە شێوەیەکی دیکە بکەم ئەوەی کە کۆمەلگای ئێمە لە دۆخی توندڕۆی ئاینی ڕزگارەکە ئەوەی کە پێویستی ئەم کۆمەلگایە بۆ تێپەڕاندنی مەترسیەکانی توندڕۆی ئاینی لەسەر ئازادی ئینسان و ئازادی کۆمەلگا و لەسەر سیستەمی سیاسی بە شێوەیەکی گەشتیتر بریتە لە ڕیفۆرمکردنی ناو خودی دامەزراوەی ئاینی کە لە ناو خودی دین خۆیەوە ڕیفۆرمی فکری دینی بکرێ بە ئاڕاستەی چاکسازیکردن بەرەو ئاشتی و تەسامح و یەکسەر قبوڵکردن یان پێویستمان بە گەشەپێدانی فکرێکی عەقلانی بابەتی مەدەنی ئینسانی هەیە لەسەر شێوەی ئەو مۆدێلە فەلسەفی و فکریانی کە لە خۆرئاوایە هات لە شێوەی کانتا مارکسا سپینۆزای هێگڵە کۆمەڵێک فەیلسوف و بیرمەن لە خارجی ئاین ڕوئیەکانی خۆیان بۆ ئینسان و عەقڵ و کۆمەلگا و هەتا دوای تەرح کرد کامێک لەم دوانە ئەتوانێت بە ئاڕاستەیەکی باشتر ئێمە لە ڕۆتی توندڕەوی ئاینی ڕزگار بکەم من وابزانم هەوڵی ئەوەمدا کە بڵێم سیستەمێکی ئەلمانی ئەگەر هەمان بێت و پرینسیپی پلوڕایزم قوبوڵ بکات هەموو هێزەکان ئەتوانن ئازادانە ممارەسەی فکر و تقوسی سروتەکانی خۆیان بکەن بەمانایەکی کە فکرێک نییە لە دنیای ئێستاکێ من بەش بە حاڵی خۆم بڵێم ئەم فکرە وایە خود ئەم ئێتجاهاتانە دنیای ئێمە ڕزگارەکات بەڵکو مۆدێلمان هەیە تاکە مۆدلێکیش کە ئەمڕۆ تاکو ئێستاچی عقلی بەشەری دۆزی بێتەوە بۆ ئەوی کەوا بتوانێت کۆمەلگایەکی تەندروست دروست بکات دیموکراتیەتیش بەبێ پرۆژەی ئەلمانیەت دەشێت نەتوانین باسی بکەین یعنی زەحمەتە باس لە دیموکراسیەت بکەین ئەگەر ئەلمانی نەبێت بۆ لەبەرەوەی دیموکراسیەت لەسەر فەردیشەکە لەسەر دین ئیش ناکات و دیموکراسیەتیش ڕەگە قوڵەکانی دەگەڕێتەوە بۆ ناو ئەو فەلسەفانەی کە بەڕێستان ئاماژەتان پێدا بێکومانەوە پێویستیمان بەوە هەیە و ئەگەر ئەمە هەبێت هەموو هێزێکی دینی لە دنیای ئێمەدا ئەتوانێت گەشە بە خۆی بدات ئیش بکات لەسەر جوانترکردن و کرانەوەی خۆی یعنی دینی ئیسلامیش وەکو هەموو دینەکانی تر ئەمڕۆ پێویستی بەوە هەیە تەنها خۆی بە بریندار نەبینێ بەرامبەر بە خەرب مشکلەکەی دینی ئەنی هێزە ئیسلامیەکان وایە خۆت ئینسانی ئەوانەی کەوا تونڕەون بە تایبەتی ئەوەیە ئینسانی برینارن کاک ئاراس ئەگەر قسەکان تەکمیلە بکە شتێک ناوە ئەتوانی بڵێیت بەڵام ئەمە لەسەر شتێکی تریش سەبارەت بە دەرکەوتنی دیاردی تۆندڕەوی ئاینە کوردستان قسە بکەین ئەویش پەیوەندی سیستەمی سیاسی هەرێمی کوردستان و دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان بە دیاردەی تۆندڕەوی ئاینیەوە تۆ ئەم پەیوەندە چۆن دەبینی تا چەندێک دەسەڵاتی هەرێمی کوردستان بە شێوە ڕاستەوخۆکەی یان ڕاستەوخۆکەی کاردەگەری هەبووە لەسەر دەرکەوتنی تۆندڕەوی ئاینی چ لە فۆرمی ئیسلامی سیاسی و گروپی جیاوازی سیاسیا بێت چ لە فۆرمی دامەزراوی ئاینی تەقلیدیا بێ کە مەلەکانن زۆر گەورەیە کاریگەری ئەم دوو هێزە لە ڕاستیدا بە شێوەیەکی زۆر کۆنزەرڤاتیفانە خەریکی قەبەکردن و گەورەکردنی ئەم هێزانن لە دنیای ئێمەیە خەریکی ئەوەن کەوە لە ئیشی سەفەقاتی سیاسیدا ئیسلامی سیاسیمان لێ گەورە بکەن بەبێ ئەوەی کەوە کۆمەلگای ئێمە لە ڕاستیدا هەڵگری ئەم ئەگەرە بێت ینی کێشەکە لە چیایە کێشەکە لەوەدایە کە ینی تۆ لە ممارەسەی لە ململانێکردنت لەگەڵ ئۆپۆزیسیۆندا بۆ ئەوەی دابەشیان بکەیت دەیت لایەشیان خواستەکانی تێرەکەیت بۆ ئەوەی کەوە تەقسیماتی جیاواز دروست بکەیت کێشەکە لە چیدا لێرەدا تۆ هەمان ئەو ئەزمونە ترسناکانە دووبارە ئاکەیتەوە کە بریتێ لە چی بریتێ لەوەی کەوە بۆ ئەوەی کەوە لەسەر سوڵتە بمێنمەوە پێویستیم بە دینە بۆ ئەوەی لەسەر
سڵتە بمێنەوە پێویستیم بە قەبەکردنی پێویستیم بەوە هەیە کە پیاوە ئاینەکان لە خۆم کۆ بکەنەوە دوعا و خۆتبەی چاکم بۆ بخێنەوە خەڵکیش قەنەعەت پێ بکەن کە من سیستەمێکی باشم و دژ بە دین نیم و ئەلمانی نیم بۆ شێوەی کەەوە ئەوان تەسەوریان هەیە بووی یعنی چێژ من بۆیە باسی ئەوە دەکەم سیستەمی ئێمە لە ڕاستیدا هیچ پرۆژەیەکی پێ نییە کە بتوانێت هەموو ئەو گەندەڵی و ترسناچیانی کەوا درستی کردو لە دنیای ئێمەدا و ئیسلامی سیاسی لەسەری دەژی چونکە بەبێ گەندەڵی لەم دنیای ئێمەدا ئیسلامی سیاسی زۆر بابەتی نییە قسەی لەسەر بکات بۆ لەبەرەوەی خطابی سەرەکی ئیسلامی سیاسی خطابێکی ئەخلاقیە خطابێکە لەسەر ئەخلاق و ئیش ئەکات لەسەر ئەخلاق بەمانایشی لەسەر ئەخلاق بەمانای ئەوەی کەوا دنیای ئێمە دنیایەکە ئەخلاقی تیانەماوە بە هەموو ئاراستەکاندا دنیایشی مادیە دنیایەکە تا دوایی لەم جۆرە تەفسیراتەنەیەوە ڕۆژانە دەشێت جۆمان لێ بێت ینی و لەبەرەوە ئەنی هەستەکەم کێشەی ئەساسی سیستەمی سیاسی ئێمە لەوەدایە کە بۆ ئەوەی کەوا بەردەوام بێت لەسەر ئەم سکوونە سیاسی کەوا هەیە وەکەم تا زۆر مەترسیەکانی ئەوەی کە پێی دەوترێ گۆڕانکاریەکانی دنیا بەهاری عەرەبی لەسەر وڵاتی ئێمەدا کەم کاتەوە پێویستی بەم تەحالوفە تەکتیکی هەیە لەگەڵ ئیسلامی سیاسیە بڵێ ئەمە لەسەر ئاستی پراکتیکی ژیانی سیاسیە ئەی لەسەر ئاستی تیۆری و لەسەر ئاستی ئامانجا ئەتوانێت چ پەیوەندێک لە بینی جادەی توندڕەوی ئاینی و دەسڵاتە بدۆزینەوە ئامانج لە پرسیارەکەت باشتێ ناگەن بە پرسیارەکەم ئەمەیە کە ئامانجی ئەمە ڕای بەشێک لەو چاودێرانەیە کە ڕخنە لە دیانەی توندڕەوی ئاینیەکەی لەم دوایانەی کوردستانە و تەنانەت بەم پێوەڵە ڕخنە لە یاسای پاراستنی پیرۆزی ئاینەکانی شگری کە ڕاستی پەرلەمانی کوردستان کراوە مەطرح بۆ بناقاش ئەویش ئەوەیە کە هەردوو ئەم دوو دەستگا چ دەستگای سیاسی لە هەرێمی کوردستانەوە چ دەستگای ئاینی کار لەسەر تەسەکردنەوەی مەساحی ئازادیەکەن بەڵێ وەکو ئامانجێکی بنڕەتی منی شوای دەبینم ئەمە ئەگەرێکی زۆر مەترسیدارە و هەستەکەم ئەبێت بە هەموو شێوەیەک ئەو خەتانە تۆخ بکرێتەوە کە کۆمەلگای ئێمە بەو شێوەیە ڕێگە لە هەڵەی چەند نووسەرە ناژیرێ بۆ ئەوەیکەوە بە سزادانی پارە و سژن و ئەم جۆرە شتانە یعنی من سەراحەتەن دەڵێم ئێمە من بۆ خۆم چەندین مەلام جۆ لێ بووە بە چەشنێ قسەیان کردووە کە زۆر بەداخەوە بازاڕیە زۆر خراپە ینی ئەشێ وەکو تەشیر ینی وشەی زۆر ناخۆش بەکاردێنن ئەتر نییە لە سۆزانیەوە بگرێت تا گۆگاتە نازانم بێشەرەف و بێکەڕامەت و ئەم جۆرە شتانە ینی ئەمە نەچی لەکیت ینی کێشەکە لەوەدایە مەوزوعی تەشیر مەوزوعێکی مەدەنیە ئایا تەشیر بە بەدین وایە خۆ تەشیر بە کەس و ئەبێ لە ڕێگای یاساییەوە چارەسەر بکرێت نەک لە ڕێگای ڕاگررتنی پیرۆزەکانەوە بۆیە ئەم هەوڵە و ئەم قوبولکردنەی با بڵێن ئەم پرۆژەیە بەم شێوەیە بەوەی کەوا ئیسلام ئێمە پیرۆزەکان دەپارێزین لە ئەسڵە مەترسیەکەی لەوەدایە کە تەنها پیرۆزەکان ئیسلام نییە لە ڕاستیدا بەڵکو پیرۆزەکان شتی تریشە پیرۆزەکان خێڵە پیرۆزەکان سیاسەکانمانن پیرۆزەکان حیزبەکان و بنەماڵەکانیشیانن و ئەمە لە ناو هاوکێشەیەکی گەورەترە ئەکرێت ببینرێت و بۆی ڕێگە لەمە بگیرێت ئەبێت ڕێگە لەم پرۆژەیە بگیرێت کەواتە دامەزراوەی ئاینی و ڕۆتی تۆندڕەوی ئاینی لە کوردستانە ئەگەر بە دەقیق قسە بکەین بەشێکن لە کۆی ئەو سیستەما ئیستیبدادی کە لە هەرێمی کوردستان ئەگەری پیادەبوونی هەیەەوە بە شێوەیەکی گشتی مەساحی ئازادی ئینسان ئەگەر بەم ئاراستەیەش بکەن ومێدیشم وایە هەمویان بەم ئاراستەیە ئیش نەکەن و گومانشم نییە لەوەی کەوا کەستانی کراوە و کراسانی پلورا لە ناو هێزە سیاسیە ئیسلامەکان هەیە کە ئەم ئاراستەیە مەرج نییە هینی ئەوان بێت کاک ئاراست لە دنیاە گفتوگۆیکی بەربڵاو هەیە سەبارەت بە زیندوکردنەوەی کە لە پودێکی عەقلانی و هیومانیستی یا مرۆڤ دۆستی کە لە مێژووی ئیسلامە کەڵەکە بۆ جەناب دەزانی کە مێژووی ئیسلام بە تەنها یەک مێژووی یەک ڕۆتی فکری وێک ئاڕاستی تێگەشتن نیە لە ئیسلام بەقەدەوەی ئاڕاستی جیاوازەیە هەر لە سەدەمە سەرەتایەکانەوە هەتا ئەمڕۆ تێگەشتنی جیاواز هەبووە و لە میانەشە ئاڕاستەیەکی عەقلانی فەلسەفی و گرنگ لە مێژووی ئیسلامدا هەیە من پرسیارەکەم ئەمەیە ئایا ئێمە
بۆ تێپەڕاندنی دارێت تونندڕەوی ئاینی پێویستمان بە زیندووکردنەوەی ئەم کەلتورە عەقلانیە مرۆڤ دۆستیی ناومێژوی ئیسلام هەیە و ئەمە دەتوانێت نرخێکی ڕاستەقینەی بۆ فراوانکردنی ڕووبەری ئازادی و لە یەکتر تێگەشتن و یەکتر قبولکردن هەبێ لە دنیای ئێمەیە یان ئێمە پێویستمان بە زیندووکردنەوەی کۆی کەلتوری فەلسەفی هەیە کۆی کەلتوری عەقلانی و مرۆڤ دۆستی و ئەو تێزە فکریانەی هەیە کە مێژووی مرۆڤ بە شێوەیەکی گرنگ بەدەستی هێناوە لە خارجی ئاین و لە ناوی ئاینیشە. لە ڕاستیدا پێویستمان باردووچێتی وا بزانم پێشتریش تۆزێک لەسەرەوە مەسلەیە دوایین ینی ئێمە فکری بەشەریەت دەبینی چەندێک کۆنا لەسەر قسەکردن لەسەر دین و لەسەر فەلسەفە 800 ساڵ پێش زاین دەست پێ دەکات تاوەکو 200 ساڵ دوای ئەوە هەموو ئەوانەی تر دێن ینی ئاینی ئیسلام دێت و ئەتر مەسیحی دێت و ئیسلام دێت و چەندین ئاینی تر بەڵام پێش ئاینی ئیسلام ئێمە چەندین ئاینی ترمان هەیە کە هەڵگری ڕەگەزی زۆر گرنگن بە چەشنێکە یەک کەم ئینسانی ئێمە هەیە شارەزای یەکێک لەم فەلسەفە ئاینیانە بێکەوە لە دنیاکانی تردا هەیە و ئەم فەلسەفە ئاینیانە تەنها پێویستیمان بە فەلسەفەی عەقلانی نییە وەکوتم دنیایەکە ئەژین ئێمە پێویستیمان بە تێگەیشتن هەیە لە هەموو دنیا ینی من پێویستیم بەوە هەیە کە لە کەسێک کە هەڵگری بۆ نمونە ئاینزای کۆنفسیۆن هەیە یاخود ئاینزای یانیزمە یاتەنە زەردەشتی یاخودەوانی تر تێ بگەم و ڕێزی لێ بگرم و ئەم جیاوازیانە قوڵ بکەین و بە هەمان شێوەش لە کەسە عەقلانیەکان و لە کەسە مولحیدەکان. بەڵێ زۆر سوپاس بەڕێز کاک ئاراس فەتاح ڕۆشنبیر سوپاس بۆ ئەو کاتێکە بۆ ئێمە تەرخان کرد و سوپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەکەیە بینەرانی بەڕێز خۆشەویستانم ئەوەی کە گوێتان لێ بوو گفتوگۆکردن بوو لەگەڵ بەڕێز ڕۆشنبیر ئاراس فەتاح بە ئومێدیەوەی کە مای سوود بوو بێ بۆ ئەو جێگەی سەرنج بوو بێت و تا کاتێکی تو چاپێکوتێکتر بە کامەرانیتان سپێرم و زۆر سوپاس کە کاراس جارێکی سپاس بۆ ئێوە زۆر سپاس.